گای سلێمانی بۆ وەڵامدانەوەی ڕوونکردنەکانی ئەنجومەنی وەزیران. پارێزگایە دروست بۆ بە هیمەتی هەموو لایەک و هیمەتی هەموو فراکسیۆنەکان و ئێوەی ئەندامانی بەڕێزی فراکسیۆنەکان و ئەنجومەن بەردەوام بین بۆی بتوانین نمونەیەکی زیندوو لە حکوومەتی خۆجێتی لە حکوومەتی هاوڵاتی لە بەدامەزراوەیکردنی تەواو و سەروەری یاسا جێبەجێ بکەین. وە گوتراوە لە قورئانی پیرۆزە وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. ئێمە ئیشمان کردووە حتمما لە ئیشکردنیشا ئەم جۆرە کارانە ئەبن دوای پەیوەندیکردنمان بەو بەڕێزانەوە ئێمە ڕوونکردنەوەکان کە لەگەڵ لیژنەی کاروباری یاسایی شاگەڵاڵە کراون هەمویان بۆ بەڕێزانە لەگەڵ دۆکۆمنتی پێویستە ئەنێرین چونکە بەڕاستی کۆمەڵەشت لە ساڵانی ڕابردووە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە ماوەی دوو ئیدارەی ڕابردووە ڕوویان ناوە کە ئیدارەکان و پەرلەمان و حکوومەت زۆر ئاگیان لە یەکتری نەبووە بۆ یەکێ لەوانە نمونەی هەنێک لەو ئیدارەتانەیە کە لە قەزای پێنجەم لە شارەزوور لە سەیسایق بەشێک لە ئیدارەکان لە ڕووی وابەستەی کارژێڕیەوە بەسراونەتەوە بە شوێنێکی ترەوە بەڵام شوێنەکانی تریان بەسراوەتەوە بە شوێنێکی ترەوە کە ئێمە ڕوونکردنەوەیمان نا بە سەرۆکایەتی دیوان زۆریان بەلاوە سیر بوو کە شوێنێک مابێ لە هەرێمی کوردستان کە ئیداریەکانی تەواو نەبووبوون و ڕێک نەخراون کە ئێمە وتمان ڕێک نەخراون وام ئیشەی ئێمە بۆ ڕێخستنیەتی زۆر بە باشی هاتوونەتە پێشەوە لە ئیشەکانمان. بۆیە بە کورتی بۆ ئەوەی بەڕێز ئێمە سوپاسی هەموو لایەنانە ئەکەین کە ئەو ڕوونکردنەوانەیان پێشکەش کردوین و بە خەمخۆری و دڵسۆزی ئەزانین بۆ بەهێزکردن و پتەوکردنی لامەرکەزیەت و حکوومەتی خۆجێتی هەر بۆیەش بەهێن وەرمانگرتووە و ڕوونکردنەوەی پێویستیان پێشکەش دەکەین و دیسانیشەوە کوتم هەر ئەوان خۆیان لایەنی جێبەجێکردن و فەرماندەرکردنی بڕیارەکانی ئێمەن سوپاسیانەکەین کە لە ماوەی ڕابردووە کۆی و بڕیارانەی کەیاومانە جێبەجێ کراون و گەڕاونەتەوە. وەک گوتم تەنیا شوێنێک کە چاودێری ئەنجومەنی پارێزگاکانەکە بەپێی مادەی 36 یاسای ژمارە 30 ساڵی 2009 پەرلەمانی کوردستانن. خۆشبەختانە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان وەک لە ئەجەندا و کارنامەکەی بەڕێزتانە هەیە کۆی بڕیارەکانی ئێمەی پەسەند کردووە و بە نووسراوی ڕسمی بۆی نردوینەتەوە کە تەواوی ئەو بڕیارانەی ئێمە ڕەوایەتی یاساییان هەیە و شایستەی ئەوەن کە جێبەجێ ببن و ئیستا ئەو نووسراوانە لە بەردەستی ئێوەی بەڕێزایە. دەسەڵاتی دادوەری کۆی ئەمانەی تەعمیم کردو بەسەر دام و دەستگا دادوەریەکانی خۆیانە و بە نووسراوی ڕسمی ئاگاداریان کردوینەتەوە کە ئەمە شایەتیان بۆ یاساییبوونی تەواوی و ڕێکاری یاساییەکانی بڕیارەکانمان. داواکاری گشتی بە هەمان شێوە نەکەر ئەوەی پشتیوانی بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردووە بە نووسراوێک داوای لە پەرلەمانی کوردستان کردووە کە ئەم بڕیارانە لەوێ بکرێن بە یاسا و هەموو هەرێمی کوردستان پابەند بن پێوەی و بیگرێتەوە و لە هەمان کاتا دەسەڵاتی جێبەجێکردن کە خۆی بینێتەوە لە دوو دامەزراوەیە کە دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە لە ماوەی ڕابردووە کۆی ئەم بڕیارانەی ئێمە کە پابەند بوو بێ بەوانەوە فەرمان و بڕیاری پێویستیان لە کاتی خۆیان بۆ دەرکردووە. لە نمونەی ئەوەش هەردوو فەرمانی هەرێمایەتی گواستنەوەی ناحی بەمۆیە لە ئیدارەی گەرمیانەوە بۆ ئیدارەی پارێزگای هەڵەبجە و فەرمانی هەرێمایەتی گواستنەوەی هەردوو ناحی بنگرد و خدرانە لە ئیدارەی سەر بە دوکان و پارێزگای سلێمانیەوە بۆ سەر ئیداری ڕاپەڕین کە پێویستی بەوە بووە فەرمانی هەرێمایەتیان بۆ دەرچێت فەرمانی هەرێمایەتیان بۆ دەرچووە واتە بە کورتیەکەی کۆی دامەزراوەکانی یاسایی یاسادانان یاسایی و جێبەجێکردن و چاودێریکردن لە هەرێمی کوردستانە پشتیوانی بڕیارەکانیان کردووە. بۆیە ئەمەی کە لە بەردەستی بەڕێزتانایە ئەو ڕوونکردنەوانەوە گوتم و خۆیان جەختیان کردوێتەوە و داوایان لە پارێزگاکان تەنیان وێنەیان ناو نەتێ بۆ زانین داوایان لێ نەکردوون کە بێن بە دوای ئەمانەیە بچن و داوا بکەن کە ئەم ڕێکاریانی گرتومانەتر بەر بگۆڕێت. ڕوونکردنەوەکان لە بەردەستی بەڕێزتانان جارێکی تر جەختەکەمەوە ئەو ڕەوە ڕوونکردنەوەیە ڕەتکردنەوە نییە تانە لێدان نییە و هیچ داوایەکی پێداچوونەوە و هەڵۆشاندنەوەشیان نەکراوە. بۆیە من دەستخۆشی لە هەموو ئەندامانی ئەنجومەنی بەڕێزی پارێزگای سلێمانی و داموندەزگاکانی ترەکەم کە بەو خەمخۆریەوە هاتوونەتە سەرخەت بۆ جێبەجێکردنی یاسا و سەروەری یاسا. ئەنجومەن بەپێی یاساکە مافی بڕیاردانی لە سنووری پارێزگاکەیە هەیە. لەو ڕوونکردنەوانەیە ئەوە دەرەکەوێت کە ئەوان بڕیارەکانیان تەواو لاپەسەندە بەڵام پێیان باش بووە تێبینیان لەسەر دووشتی سەرەکی هەیە ئەمانە وەکو پێشنیاز هەنێکیان بچێتە بەردەستی ئەوان
ئێمە دڵنیانەکەینەوە ئەوانەی کە مافی پێشنیازکردنی ئێمە بۆ وەکو پێشنیاز بەرزکراونەتەوە لە دانانی پارێزگار کە بە دەنگدان بووە تەوانەوە بە دەنگدانی ئێرە پەسەند دەکرێت لە جێگرەکانەوە لە بەڕێوەبەرە گشتەکانەوە لە قایمقامەکانەوە لە بەڕێوەبەری ناحیەکانەوە لەو گۆڕانکاریانی لە یەکەیداریەکانە کردومانە بەڵام ئالیەتی ئەم پێشنیازە بە دەنگدان ئەبێت دەرفی یاساکە هەر ئالیەتێکیش بە دەنگدان بوو ئەبێ بە بڕیاری ئەو ئەنجومەنە بەڵام لەم بڕیارانە نووسیومانە لە ناو مەتنەکەیە بۆ نمونە بڕیاری ژمارە ئەوەنە ئەندامانی ئەنجومەن بەوەنە دەنگ ئەم کاندیدەیان پەسەند کرد و پێشنیازیەکەن بۆ ئەنجومەنی وەزیران کە فەرمانی دەست بەکاربوونی بۆ دەرکەواتە پەیوەست بەوان بڕیارەکان ئێمە بەڵێ بەڕێزانەوەی